گفتوگۆی زیاتر دەکەم لەبارەی گرنگی پەیوەندیە دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا لەگەڵ بەڕێز تریفە عەزیز نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا لە واشنگتن دیسی لەگەڵم دەبێت. خاتو تریفە زۆر سپاس بۆ ئامادەبوونێت لەگەڵ کوردستان 24 سەرەتا کردنەوەی ئەم کونسڵخانە گەورەی ئەمریکا لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان تەنیا کردنەوەی کونسڵخانەیەکی ئاساییە یان پەیامێکی دیکەی ئەمریکای لە پشتە؟ Thank you for having me today. بۆ میوانداریتان خۆشحاڵم کە لەگەڵتانم لە ڕاستیدا کردنەوەی گەورەترین قونسڵیەتی ئەمریکا لە هاولێر مای سەرنجە و گرنگێکی زۆری هەیە و نیشاندانی پابەندیەکی بەردەوام و درێژخایانی ئەمریکا هەیە بە متمانەکردن لەگەڵ بە هەرێمی کوردستان و تواناکانی و پەیوەندەکانیان لەگەڵ ئەمریکا و ئەمە توانای هەردوولا و پەیوەندیەکان باشتر دەکات و کردنەوەی گەورەترین با بڵێم ئەمە نیشانەیەکی ڕوونە کە ئەمریکا متمانەی بە هەرێمی کوردستان. باشە، یانی ئەمریکا کۆنسڵخانەی گەورە لە هەرێمی کوردستان دەکاتەوە، مەشق بە هێزەکانی پێشمەرگە دەکات و هاوکاریان دەکات، گرێبەستی گەورە لە بواری نەوتووزە لەگەڵ هەرێمی کوردستان واژۆ دەکات. ئەمانە دەکرێت ینی وا بخوێنرێتەوە کە هەرێمی کوردستان هاوبەشێکی استراتیژی ئەمریکایە؟ بەڵێ بەڕوونی ئەمە دیارە و تاوەکو ئێستاش زۆر بە ڕاشکاوانە و لە کۆبوونەوەکانیشدا ئەمیان باس کردووە هەرێمی کوردستان هاوبەشێکی استراتیژی ئەمریکایە و بۆ دڵنیاییدان لە سەقامگیری و ئاسایشی ناوچەکە و سوپاسگوزاری ئێمەش بۆ سەرۆک ترەمپ و ئیدارەکەی بۆ متمانە پێکردنمان لە هەرێمەکەدا و ئەمەشیان هەوڵەکانی سەرۆک ترەمپ بەرز نرخێنراوە و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا پەرە دەستێنێت و وەکو بەشێکی گرنگی سیاستەکانی ئەمریکا دەبێت لە ناوچەکە. باشە، لە ڕووی سیاسیەوە بۆ لە مەودووە ئەمریکا هەروەک ڕابردوو لە چوارچێوەی کوردستانێکی بەهێز لە چوارچێوەی حکوومەتی عێراقی فیدراڵ مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات یان گۆڕانکاری بەسەردادێت؟ پێم وایە ئەمریکا بەردەوام دەبێت لە جێبەجێکردنی سیاسەتەکانی خۆیت بۆ کوردستانێکی بەتوانە و متمانە پێکرا و وەک بەشێک لە عێراقێکی یەکگرتووی سەر بەخۆدا ئەم سیاسەتە بەردەوام دەبێت. ئەم کردنەوەیش لاپەڕەیەکی نوێ لە پەیوەندیە بەردەوامەکەی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکادا و دڵنیاییدانە بە هەرێم و سەرانسەری سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە عێراق و ئەمەش مایەی سەقامگیری و گەشە سەردنێکی بەردەوامی هەرێمی کوردستان دەگەیەنێت لەگەڵیدا تەرکیز خستنە سەر هاوبەشیەکی ئابووری استراتیژی لە هەرێمەکەدا و بەردەوامیش دەبین. خاتو تریفە بۆ پێی جەنابتان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانن لە ئەمریکا دەمەوێت بپرسم کە ئایا ئەمریکا هیچ لێک تێگەیشتنێکی نوێ لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان واژۆ دەکات دەهێنێتە کایەوە؟ پێم وابێ دەبێت چاوەڕوانین بزانین لە داهاتوودا چی ڕوودەدات بە پەرۆشەوە چاوەڕێی بەهێزکردنی پەیوەندیەکانی نێوانمانین لەگەڵ ئەمریکا و پەیوەندیەکانیان و ئەنجامدانی وەبەرهێنانی گەورەتر لە هەرێمی کوردستاندا بۆ پەرەپێدانی ئەو پرۆژانە و بەرەو پێشبردنیان هەروەک جەنابشتان ئاگادارن. بەڵێ من وای دەبینم تا لە داهاتوودا وەبەرهێنانی زیاتر دەبێت و هاوبەشێکی بەهێزتریش بوونی دەبێت لەگەڵ کۆمپانیەکانی ئەمریکادا. باسی وەبەرهێنانت کرد، دواتر پرسیاریەمەت لێ دەکەم خاتو تریفە، بەڵام ئەو لێک تێگەیشتنەی وەزارەتی جەنگی ئەمریکا لەگەڵ وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان هەیەی نوێ دەکرێتەوە؟ تاوەکو ئێستا چاوەڕێی نوێکردنەوەی ئەو ڕێکەوتنین لەگەڵ ئەمریکا و لە ساڵی تازەشدا
کاری جدی لەسەر دەکەین لەگەڵ وەزارەتی جەنگدا و بۆ ئەوەی بگەین با ڕێکەوتنیشی تازە یان درێژکراوەی ئەو ڕێکەوتناوەی کە هەیە بۆیە ئەمە لە پێشینەی کارەکانی ئێمە دەبێت چونکە لەو کاتەدا ئەو ڕێکەوتنە بەسەر دەچێت بۆیە چاوەڕێ دەکەین ڕێکەوتنێکی تازە لەگەڵ باشە باسی وەبەرهێنانت کرد بێگومان ئەمریکا پلانیەوەی هەیە کە پەرە بە وەبەرهێنان بدات لەگەڵ هەرێمی کوردستان و پەیوەندی ئابوووریەکانیان بەهێزتر بکەن ئێوە وەکو نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا چی دەکەن بۆ ڕاکێشانی سەرنجی وەبەرهێنەران بۆ هەرێمی کوردستان؟ ئەوەی تاوەکو ئێستا ئێمە پەیوەندیەکی بەهێزمان هەیە لەگەڵ وەبەرهێنەرانی ئەمریکا لە هەرێمی کوردستاندا هەروەکو دەزانن لە ساڵی ڕابردوودا شاندێکی باڵای ئەمریکا هاتنە کوردستان کە ئەمە یەکەم جار بوو ئەمە ڕووبدات بۆیە لەگەڵ ژووری بازرگانی ئەمریکا هاتبوون ژمارەیەکی زۆر لە بزنسمان و کۆمپانیەکانی ئەمریکا لەگەڵ ئەو شاندەدا هاتبوون لە چەند هەفتەی ڕابردووشدا لەگەڵ شاندی کۆنسڵی بزنسی ئەمریکا لەگەڵ کۆمپانیەکانی وزەدا هاتین بۆیە چاوەڕوان دەکەین لە واشنگتن فۆرمێکی ئابووری لە چەند مانجی داهاتوودا ببەستین پێشینەی کاری ئێمەش هاندان و بەخێرهاتنی وەبەرهێنانی زیاتری ئەمریکا بۆ هەرێمی کوردستان. باشە خات و تریفە چی دەخوێننەوە لە مامەڵەی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان ینی زۆرێک لە شرۆڤەکارانی سیاسی وا ناوزەندی دەکەن کە مامەڵەی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان مامەڵەیە لەگەڵ دەوڵەتێک نەک هەرێمێک لە چوارچێوەی حکوومەتێکی فیدرالی. حکوومەتی ئەمریکا تاوەکو ئێستا ئەو سیاسەتەی کە پێیوەستە بە عێراقێکی یەکگرتووی سەقامگیرەوە جێبەجێ دەکات. هەرێمی کوردستانیش تاوەکو ئێستا پەیوەندیەکی قوڵ و لە مێژینەی هەبووە لەگەڵ ئەمریکا و ئەمەش بەردەوام دەبێت لەگەڵ ئەوەشدا بەڵام لە چوارچێوەی عێراقێکی یەکگرتوو تا دەبێت و ئێمەش بەردەوام دەبین بۆ کارکردن لە نزیکەوە لەگەڵ ئەمریکا لەگەڵیدا دەمانەیە پەیوەندیەکی فراوانتر دروست بکەین نەک تەنها لە ڕووی ئاسایش و ئابووری و سیاسی بێ بەڵکو و پەیوەندیەکی هەمەلایەنە و 360 دەرەجەی بێت. باشە ئەتوانیت پێم بڵێ ئێستا پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان لە چه ئاستێکە؟ ئەمریکا پەیوەندیەکی باڵای هەیە و تاوەکو بەردەوامیش دەبێت چەندین شاندی باڵا لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە سەردانی هەرێمی کوردستان دەکەن و هەروەها سەرکردایەتی ئێمەش لە کوردستان هەماشەوە بینیمانە سەردانی ئەمریکا دەکەن بۆیە من پێم وایە ئەو پەیوەندیە زۆر بەهێزە و لە ساڵی داهاتووشدا زیاتر بەردەوام دەبێت و سەردانی زیاتریش دەبێت هەم بۆ واشنگتن هەم لە واشنگتنیشنەوە بۆ هەولێر بەڵام دڵنیاییتان دەکەمەوە کە لە ئاستی باڵادا لەلایەن ئیدارەی حکوومەتی ئەمریکاوە تەرکیزێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان و عێراق هەیە. زۆر باشە مەبەستمە بپرسمەوەندەی زانیاریتان هەبێتە هاوکاریەکانی ئەمریکا بۆ هێزەکانی پێشمەرگە و مەشق و ڕاهێنانکردنیان بەردەوام دەبێت لە ساڵی داهاتووش؟ بەڵێ لە کۆنگرێس یاسای جێبەجێ هەیە کە هەموو ساڵێک تێدەپەڕێنرێت بۆ پشتیوانیکردنی هاریکاریکردنی هەروەها ڕاهێنان و داراییکرد بۆ هێزەکانی پێشمەرگە و ئەم پرۆژە یاسایش خەریکە تەواو دەبێت لە کۆتاییەم ساڵدا دەگاتە ئەنجام دەچێتە کۆنگرێس بۆیە بەردەوام دەبین لە کارکردن لەگەڵ کۆنگرێسدا بۆ ئەوەی ئەم یاسا تازەیەش تێپەڕێندرێت و هاریکاری و یارمەتیەکان و ڕاهێنان و کۆمەکەکانی حکوومەتی ئەمریکا بۆ هێزی پێشمەرگە بەردەوام بێت کە هەردوو لە هاوبەشن
لە سەقامگیریکردنی ئەم هەرێمە و بەردەوامیش دەبین لەسەر زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت خات و تریف عزیز نوێنەری حکوومەت یاریمی کوردستان لە ئەمریکا لە واشنگتن لەگەڵمان بوویت.